جوانیەکانی ژیان هەمیشە بە هەنگاوێک دەست پێ دەکات. باخچەکانی ئیشق بە ئەزموونی چارەگە سەدەیەک لە خزمەتی منداڵە چاوگەشەکاندایە. لە باخچەکانماندا زمانی سەرەکی خوێندن، ئینگلیزیە و سیستەمی کامبرج پەیڕەو دەکرێت و هەروەها منداڵان فێری زانستە بنەرەتیەکان دەکرێن و ئامادە دەکرێن بۆ چوونە قوتابخانە. زمانی دایک لە پرۆسەی خوێندنی ئێمەدا لە پێش هەموو شتە گرنگەکانەوەیە. لە ڕێگەی سیستەمی خوێندنمانەوە قوتابیانمان توانە و لێهاتوویەکانیان زیاد دەکەن و لە پۆل ئامادەکاریەکان بۆ ژیان قوتابیانمان توانا و بەهرەکانیان دەدۆزنەوە و زیاتر بەرەو پێشی دەبن. لە ڕێگەی شوێنی یاریەکانمان کە لەلایەن پسپۆرانەوە ئامادەکراوە گەشە بە لایەنی کۆمەڵایەتی دەدەین. پێشکەوتوترین تەکنۆلۆژیا لەلایەن ستافە پسپۆرەکەمانەوە بەکاردەهێنرێت. ئامانجی ئێمە پێگەیاندنی نەمامەکانی داهاتووە کە ڕێگێکی بەهێز بیان بەستێتەوە بە ژیانەوە. بۆ بینینی باخچەکانمان دەتوانن سەردانمان بکەن لە هەولێر و سۆران. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە ژمارە 0750 622 12 12.